لەواکەن ڕێککەوتن گرنگە بەڵام بۆ ڕێک ناکەون. ئەو شت و پرسە گرنگانە چین کە پرسی حزبی نین و پەیوەستن بە ژیانی هاوڵاتیان و تاکی کوردەوە، پەیوەستن بەلایەنی خزمەت گوزاری ئەوانەوە و وای کردووە حزبەکان ناتەبابن لەسەری، واتە پرسی حزبی و شخصینین بەڵکو تایبەتە بە خەڵک بۆیە ناتەبان. چین ئەمانەوێ بزانین ئایا ناکۆکی و شەڕی نێوان حزبەکان سوچی قاعیدەی جەماوەریە یاخود سوچی سەرکردایەتیەکانە؟ بۆچی تاکی کورد تا ئەم ساتە بە ڕێژەی قساکەین ئامادەیە گیانی خۆی لە پێناوی ئەو حزبە فیداکات، دیفاعی لێ بکات لە نێوان کەوانەیەکە شەڕەجنێویشی لەسەر بکات، هەرچەنە و حزبەش خزمەتی نەکردووە. یعنی تا ئێستا باس لەواکرێت سەرکردەکانمان هەرچەندە باس لەواکرێت کە کەم تەرخەم بوون بەرامبەر بە لایەنگرانی خۆیان و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەڵام کە ئەبینرێن خەڵک ئەچێ بەهانایەنەوە، خەڵکە چێ بۆ لایەن دڵی پێیان خۆشە. ئایا ئەمە لەبەرەوەیە کوردن یاخود ڕەبتە بە هۆشیاری تاکەوە یان چییە؟ ئەم شەو قسەی لەسەرەکەین. دەوترا جاران باشوور بۆ ئاشتەوایی دەڕۆشتە باکوور، بەڵام ئەم جارە سەرکردەکانی باکووری کوردستان تکا دەکەن لە لایەنەکانی هەرێمی کوردستان و سەردانیان کردوون کە دوای 100 ساڵ فرسەتێک هاتۆتە پێش وەکو ڕابردوو لەباری نەبەن و کارێکی وا بکەن هەر چوار پارچەی کوردستان هیچ نەبێت باشوور تەبا بێ، ڕێک بێ، سەقامگیر بێ بۆ ئەوەی بتوانێت خزمەتی بەشەکانی تر بکات و ئەوانیش بە ئاواتی لە مێژینەی خۆیان بگەن. کورد لە ئێستادا خاوەنی ناوماڵێکی شپرزەیە، لایەنەکان ناتەبان. قسەی لێ دەرچێت وەکو دەوترێت لایەنەکان هیچ هەنگاوێکی فعلیان نەناوە بەرەو ڕووی یەکتر بۆی لە یەک نزیک بنەوە و لە ئەنجامە لێک نزیک بوونەوەی ئەوان کارێکی وا بکات کە ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەدەستی بێموچەیی و نیو موچە و ڕوبعە موچە و نازانم لە موچەکردنەوە و پاشکەوتکردن و ئەنواع شتیان تاقی کردوتەوە بەسەر. ینی دوایی شت من لە مامۆستایەکم بیستەڵێت نازان 28,000 30,000 تریان لێ بڕی و موتیان ئەمە کرێی هات و چووەیە. ئەنی حکوومەتێک بەناباتە بەر 30,000 مامۆستایەک. ئایا کاتی ئەوە نەهاتووەم حکوومەتە لایەک لا وڵاتیانی خۆی بکاتەوە؟ و یەکێکی تر لە تەوەرەکانمان قسەکردن لەسەر خۆپیشاندان لە ئێستا دەباس لە واکێکە لە شارەکانی هەرێمی کوردستان بە گروپی جیاواز بە کۆمەڵی جیاواز هەریەکە ناوێکی لە خۆی ناوە خۆپیشاندانەکەن و هەموو لایەنەکانیش ئەڵێن ئێمە لەگەڵ خۆپیشاندانی هێمنانەین و ئەوانی وەکو خەڵک گلەییان هەیە. یعنی شتی وا هەبوو لە دنیاە بەرپرس وەکو هاوڵاتی کە بەرپرسیارەتی نییە بە دوای ژیانێکە بە دەنگی بۆ حزبەداوە بۆی خزمەتی بکە ئەویش وەکو گلەیی هەبێ. ئەزیزانم من زیاتر ناڵم لەم پێشەکیە ئەڕۆمە لای میوانەکانم بێگومان ئەوان لە موقعی بەرپرسیارەتی و زیاتر ئاگادارن و زانیاری زیاترمانە دەنێ. میوانەکانم زمناکۆ جەلال ئەندامی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان، کەمال ڕەئوف سەرنووسەری شارپرێس وەکو ڕۆژنامەنووس و نووسەری شەمشە و حەزوری هەیە، سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان، بڵند دلێر شاوەیس بمبورە ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، بڵند دلێر شاوەیس کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. و لێرەوە مەبەستمە من پەیامێک بنێرم بۆ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی. ئێمە چەندین جارە پەیوەندیان پێواکەین ئامادەنین بێن لە بەرنامەکانە بەشداری بکەن. ئێمە حەزەکەین ینی وەڵامێکی ڕسمیمان بنەوە بۆچی نایەن لە بەرنامە بەشداری بکەن. ینی ئەوان خۆیان بە کوڕی شارەکە نازان وەکو ناڵێن وەکو یەکێتیەکان وەکو گۆڕانەکان ئێمەش خەڵکی سلێمانین و خەڵکی ئەم شارین و کوڕی شارین، بۆ نایەن دیفاع لە وجهە نەزەری خۆیان بکەن، بۆ نایەن لە موقعی بەرزترەوە وجهە نەزەری پارتی دیموکراتی کوردستان بگەن. هیوادارم وەڵاممان بدەنەوە. کاک زمناکۆ بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابەت. بزوتنەوەی گۆڕان لە دوای ساڵی 2009 بە دیاریکراوی کە خۆی ئیعلان کردووە تەبەنی ناڕەزایەتی خەڵکی کردووە، تەبەنی نیگەرانیەکانی خەڵکی کردووە و توێتی لەگەڵ خەڵکین لە بەرەی گەلین. ئێمە پاڵپشتی و پشتیوانی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین و لە دوای هەفتەی شوباتەوە بە هەمان شێوە ئەبینی بە شێوەی ڕێژەی و جیاواز لەگەڵ خۆپیشاندان و لە هەندێک شوێنە لەگەڵیان نەبوون. دوایەوەشکە فترەیەک معارەزە بوون، دوایەوەشکە هاتنە حکوومەتەوە هەر وەکو خۆتان ئەڵێن لەسەر مووقیفی سیاسیتان پارتی دیموکراتی کوردستان وەکو خۆشیان ئەڵێن لە حکوومەت وەزیرەکانی ئێوە سەرۆکی پەرلەمانەکەیەوە لە حکوومەت ئەکەنە دەرەوە، ڕێگەتان پێ نادەن سەردانی هەولێریش بکەن. هەموو ئەمانە باجی چین ئێوە ئەیدەن، ئەمە یەکێکە لە پرسیارەکانم و هەستەکەن فعلەن ئێوە لە بەرەی گەلن.
بەڵێ زۆر سپاس. بەڕاستی بزوتنەوەی گۆڕان کاتی دروستبوونی و کاتی درکردنی قیادەی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتنەوەی ڕای شەقام ئەو کاتە بوو کە دروستبوونی ناعەدالەتی لە کوردستانە گەشت بووە ئاراستەیە کە پێویستی بە هێزێکی سیاسی بەڕەوتێکی سیاسی نوێ هەبوو کە تا دیفاع لە مافی هاوڵاتیان کە و بزوتنەوەی گۆڕان لە ڕۆژی سەرەتای دروستبوونیەوە وەکو جەنابە ئاماژە پێدا ئێمە لە قیادی سیاسی بزوتنەوەی گۆڕان و لە هەڵسوڕاوەکانمان و لە دەنگدەرەکانمان خۆمان جا نەکرێتەوە لە بەرەیگەلەوە هەموو کاتێک خۆمان بە بەشێک لە گەلزانی و بەشێک لە داواکاریەکانی گەلزانیەوە زۆر جاری شانازیمان بەوە کرۆ کە داواکاریەکانی گەل لە زاری ئێمە ڕۆشتە ناو خەڵکەوە خەڵکیش تەبەنی کرد و قوبوڵ کراوە. بەڵێ ئەوەی جەناب دەڵێ ئێمە زۆر جار باجی سیاسەتی خۆمانمان داوە لە کاتی داکۆچیکردن لە مافی خەڵک. ئێمە هەر کاتێک داکۆچیکردن لە قوتی خەڵک لە مافی ئازادی ڕادەربڕینی خەڵک لە سیستەمی دیموکراسی و سیستەمی بەشداری پێکردنی هاوڵاتیان لە قەراری سیاسیە کە داکۆچی لێ بکە و هاوڵاتی سنتەر بێ لە قەراری سیاسی و بەشێک بێ لە قەراری سیاسی ئێمە داکۆچیمان کردەوە پێمان وایە وەکو جەنابە ئاماژت پێکرد ڕێگریکردنە سەرۆکی پەرلەمان ڕێگریکردنە چوونە سەرکاری وەزیرەکانمان دوورخستنەوەی ئەو بەڕێزانی کە لە پۆستی حکومیە بوون لە حکوومەتە ئێمە باجی ئەوە بۆ کە ئیشمان لەسەر ئەوە کردو ببوورە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان کە سیستەمی دیموکراسی داکۆچیکاری مافی هاوڵاتیان بێ و داکۆچیکاری مافی بەشداری سیاسی هاوڵاتیان و شەفافێت کە ڕۆحی بەڕێوەبردننی ئیدارە بێ لە هەرێمی کوردستان و سیستەمی لامەرکزیت بێ بەڵێ ئێمە باجی ئەوادەین و ئێمە شانازیشی پێوەگەین کام کارەمان کرد و هەوڵمان بۆ داوە ئێمە هیچ کاتێک لە بەرەی خۆمان قسەیەکەیە لەسەر بزوتنەوەی گۆڕانەکرا ئەو تێ بزوتنەوەی گۆڕان نەیتوانیوە هێندە قورسایی هەبێت لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی ئیقلیمی وڵاتانی دراوسێ کە دیفاع لە خۆی بکات. باشە چۆن ئەتوانێت دیفاع لە هاوڵاتیان بکات؟ ئێوە وەڵامتان بۆ ئەمە چییە؟ بە پێچەوانەوە ئێمە داکۆچیمان لە خۆمان کرێمە خۆمان لە هاوڵاتی جا ناکەینەوە هەموو کاتێک خۆمان بە بەشێکەوە زانیوە لە ئاسی نێودەوڵەتیە بەداخەواڵێم سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هێندە ئیشان لەسەرەوە کردبوو کە بزوتنەوەی گۆڕان سەر بە وڵاتە و سەر بە وڵاتە بزوتنەوەی گۆڕان کاتی ویست هەتا ئەمەی ڕاست کردەوە لە لای ڕای شەقامی نێودەوڵەتی و شەقامی ئیقلیمی ئێستا هەموو هێزە سیاسیەکان هەموو قونسوڵاتەکان هەموو هێزە نێودەوڵەتیەکان و عێراقیەکان ئەم ڕاستیان بۆ دەرکەوت کە هێزێکی ڕەسەنی ساحی سیاسی کۆمەڵایەتیە و بزوتنەوەی گۆڕان هیچ کاتێک نەکەوتۆتە ئەو مووقیفەی کە مەترسی لەسەر خۆی دروست ببێەوە بپێچەوانەوە لەسەر مافی هاوڵاتیان وەداکۆچیکردن لە مافی هاوڵاتیان بزوتنەوەی گۆڕان هەمیشە لە بەشی پێشەوەی سنگەرەکانی داکۆچیکردن بۆ لە مافی هاوڵاتیان بۆیە هەموو کاتێک ئێمە پێمان وایە ئێمە هێزێکین بە هاوکاری هێزەکانی تر و ئێمە ناڵین هێزی تەنین بەڵام ئەڵین هێزێکی کاریگەرین لەوەی هەموو کاتێک دەنجینا و دەنجی ناڕەزایەتی و دەنجێک کە مافی هاوڵاتی و تاجی کوردستان تێیدا دەنجی بڵند بێ و دەنجێک بێ بەسەر دەنجی حیزب بڵندتر بێ و مافی هاوڵاتی لە مافی حیزب و مافی تاک لە مافی باشە حیزبکەسی حیزبگیەوەن لایەنەکانت کرد من دواتر دێمەوە لات بۆەوەی ڕئی جەنابەت لەسەر و مەسەلێ بزان بەڵام ئێستا ڕۆمە لای کاک عوسمان کاروانی یعنی کاک زمناکۆ لە قسەکانی ئاماژەی بەوە داوتی ئەم شەو من زۆر مەبەستمە باسی ئەوە بکەم کە لایەنەکان هەنگاوی فعلیان ناوە بۆەوەی یەک دەنگ و یەک ڕنگ بن نەک ببن بە یەک بتوێنەوە لە یەک بەڵام هیچ نەبێت لەسەر کۆمەڵی شتی ئەساسی و تایبەت بە ژیانی خەڵکەیە یەک ڕەئیان هەبێت هەستەکەی لایەنەکان قسەمان لەسەر بزوتنەوەی گۆڕانە لە ئێستایە دواتر من باسی لایەنەکانی تریشەکەم یعنی هێندە تەسامحیان تیا بووە چکە لە سیاسەتە ئەوترێت لوودبەرزی و کە لە ڕقی ئەنجامی خراپیە بێت باشە هەستەکەی لە هەرێمی کوردستان لایەنەکان بەم لوودبەرزی و کە لە ڕقی و غروورە تەعاملیان کرد بێت بۆیە لە یەک نزیک نابنەوە یان مەسەلەیەوە چۆن یەبینن وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میرەبان ئەگەر سەیری بارودۆخی هەرێمی کوردستان بکەیت سێ لایەنی سەرەکی پێشتر بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک سێ هێزی ئۆپۆزیسیۆن مامەڵەیانە کرد لە کاتی تەشکیلدانی ئەم کابینەیە حکوومەتی نوێدا دوای ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی ئەنجام درا هەر یەکە لەم دایانە سیاسیانە ئێمە ژۆک و یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ئەجیندا و پرۆژە و خەونێکی نوێوە ئەم لایەنانە بیریان کردەوە بێنە ناو حکوومەتەوە بۆچی بۆ بەرژەوەندی شخصی خۆیان نا هەر یەکە لەم لایەنانە پرۆژەیەکیان هێنایە ناو کاروباری حکوومەتەوانەیە لە پێناوی باشکردنی گوزەرانی هاونیشتیمانیان و
ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی بەڵگەشم بۆەوە لەوەیە من بەش بە حاڵی خۆم ئەو پرۆژەی ئێمە کە ئێستا ماوە هیچ داواکاریەکی حیزبی تێدا نیە بێجگە لە تاواکاری گشتی کە بەشێک بووە لە خزمەت گوزاریەکانی هاونیشتیبانیانی کوردستان بەڵام بە پێی گۆڕانکاریەکان کاتێ بارودۆخەکان تێ ئەپەڕێت ئەم حکوومەتە بنکە فراوانە بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانین بڵین نە لە ئاستی تموحی ئەو حیزبانەدا بوو کە بەشداری ئەم حکوومەتەیان کرد نا لە ئاستی تموحی هاونیشتیمانیاندا بوو بە شێوەیەکی گشتی نە لە ئاستی تموحی جەماوەری ئەو لایەنە سیاسیانەدا بوو واتە نەیتوانێتەوە بۆ خەلەلی لایەنێکی دیاری کراو یان ئەوانەی تەواوی ئەوانەی لەناو ئەم حکوومەتەن چمکێکی بەرپرسیارەتی بەپێی ڕێژەی بوونیان لەناو حکوومەت بەریانەکەوێت بڵێ ئەمە گەڕێتەوە بۆ ئەوەی کە دوو چەمک هەبوون نەبوونە جێی قەناعەتی بەشداریکردنی ئەم حکوومەتە یەکەم شەراکەتی ڕاستەقینە لەناو حکوومەتدا دروست نەبوو دووەم چاکسازی ڕیشەیی لەدایک نەبوو کاتێک کە بەشداری ڕاستەقینە دروست نابێت ئەو لایەنە سیاسیانە لەناو حکوومەتەکەدا ناتوانن بەو شێوەیە کە پێویستە خۆیان ببینەوە و لە کاتێکیشدا کە چاکسازی ڕیشەیی دروست دابێت ئەو داواکاریە گشتیانی کە جەماوەر داوای کردووە و لە ڕێگەی ئەم لایەنانەوە داخلی ئەجندای حکوومەت بووە نایەتە دنیای بوون ئەمە واقعێک دروست دەکات وەکو بڵێ بێئومێدیەک دروست دەکات ئەمە والێکات ئێوەش وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان چمکێکتان بەرکەوێت لەو بێئومێدکردنەی خەڵکە خۆت باسی لێ ئەەکەی ئێمەکەن ئێوەش سەبەبەکان ئێمە بەشێک بووین لە هەوڵەکان بۆ چاکردنی بارودۆخەکە چونکە عادەتەن چێ بۆ گوێتان لێ نەگیراوە ئەوە ئەکرێ ینی مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین لە چەندین هەوڵات چ بە بڵاوکردنەوەی قسەکانی خۆی بێت چ بە نازانم قسەکردن لەگەڵ لایەنەکانە دانیشتن بە نهێنی و بە ئاشکرا ئەڵێ من هەوڵی خۆم داوە لە دوجارە ئەبینیدا ئەگەر هەڵە نەبم لە کۆنگرەی خوشکانی یەکگرت و زۆر بەنی گەرانیەوە وتی کە لایەنەکان گوێ ناگرن ئامادەنین بێنە ژێرباری ئەوەی کە لەگەڵ یەکترە یعنی ئێوە بێهیوا بوون لەوەی کە لایەنەکان لە هەرێمی کوردستان بگەنە ڕێککەوتنێک بێهیوا بوون لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان دانیشن لەسەر کورسیەک لەسەر مێزێک کاگیادگار لە سیاسەتا بێهیوابوون بەم شێوە مطلقێن نییە باشە ئەگەر سەیری بارودۆخی ڕابردووی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بکەین شەڕی ناوخۆیان ئەنجامدا لە بەرەنجام لە دوای شەڕی ناوخۆ چی داوای لێبوردنیان کرد لەو خەڵکەی کە بە کوش دراوە هاتنە سەر مێزی گفتوگۆ واتە ئەم لایەنانە هەر چەندە بڕۆن لەگەڵ یەکتریا سیراحەتا کوێ لەگەڵ یەکتریا بکەن ئەگەر بگەنە ئەو پەڕی لوتکەش لە سیراعە نەتیجە سەر مێزی بەبینەران بڵێ کە لە سیاسەتە هەموو شتێک ممکنە ممکنە لەوەی کەوا ئەم بارودۆخە بکرێت بتوانرێت چارەسەر بکرێ بە مەرجێ ئەو لایەنە سیاسیانەی کە هەن ئەم لایەنە سیاسیانە بە شێوەیەکی گشتی ئیرادەیەکی چاکسازی کە هەیە ئیرادەیەکی بڕیاردان کە هەیە دڵسۆزانە و بوێرانە هەر یەکە لە لای هەر یەکەمان هەنگاوێک لە یەکتری بڕۆینە پێشەوە بەو مەرجەی ئەو هەنگاوە لە پێناوی پاراستنی بەرژەوەندیە گشتیەکاندا شتی تریشمەوێت دواتر بە ورتر قسەم بۆ بکەیت لەسەرەوەی کە چۆن ئەکرێم لایەنانە لە یەک نزیک بنەوە کاک سالار لە چەند ڕۆژی ڕابردووە کاک سەلاحەدین دەمێرتاش سەردانی هەرێمی کوردستانی کرد وەکو بیندرا سەردانی تەواوی لایەنەکانی کرد کە لە ئێستادا لە ساحەی سیاسیە دەنگیان هەیە و کاریگەریان هەیە نەک بە یعنی ئەم قسەی وا بکەوێتەوە کە لایەنەکانی تر کاریگەریان نەبێت باشە خۆت هاوڵی ئەو پیاوە بووی لەم فترەیە و وەکو دەرئەکەوت پرۆژەی پێیە ئەم ناوەڕۆکی ئەم پرۆژەی یعنی سەرکردەکانی باکوور خۆی لە چیا ئەبینێتەوە هێندەی تۆ ئاگاداری و ئایا فعلەن دۆخی هەرێمی کوردستان هێندە ئەوانی نیگەران کردو کە سەری خۆیان لە باکوورەوە هەڵگرن بێن لێر لەگەڵ ئێوەی قسە بکەن لەگەڵ لایەنەکانی تریشە لە ڕاستیە دۆخی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لە هەرسێ پارچەی باکوور و باشوور و ڕۆژئاوا تقریباً لە ئەگەری گۆڕانکانیەکانی نەخشەی ئایندەی ناوچەکە یەک چارەنووسیان هەیە لەو ڕوانگەیەوە ئەم بارودۆخی لە باشووری کوردستان هەیە بە سلبی کەوتوتەوە لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان واروها
باکووری کوردستان دۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە باشووری کوردستان باش نییە و هەروەها لە باکوور و لە ڕۆژاوای کوردستانیش ڕاستە لە ڕۆژاوای کوردستان لە ڕووی سیاسی و ئەسکەریەوە پێشکەوتنی گەورە بەدەست هاتووە بەڵام هێشتا کە زمانێکی ئەوتۆ نییە بۆ ئەو هەرێمە فیدراڵی کە ڕاگەیەنراوە لە باکووری کوردستانی خۆتان نەزان معامەرە لەسەر دیموکراسی هەیە معامەرە لەسەر پەرلەمان هەیە و لە باشووری کوردستانیش فۆرمێک لە معامەرە لە دیموکراسی و لە پەرلەمان و لە حیاتی پەرلەمانی هەیە بۆیە هەموو بارودۆخێک لە هەر یەکێک لە پارچەکان ئینعکاسی لەسەر پارچەکانی تر هەیە وەفدی هەدەب پەرلەمانتارانی هەدەب بە سەرۆکی هەدەب سەلاحەدین دەمیرتاش هاتبوونە باشووری کوردستان ئەوان پەیامەکان لە چەند خاڵێکە کە ڕاگەیاندەکان ئاماژیان پێکردووە خۆی ئەبینێتەوە لە هەبوونی گفتوگۆ گەیشتن بە ڕێککەوتن و ڕێزگرتن لە هاوبەشەکان و دوورکەوتنەوە لە توندوتیژی لەوە زیاتر چونکە ئەم بارودۆخە بەم جۆرە بە خراپ لەسەر ئەوان کەوتوتەوە و ئەوانش بە دیوێکی تردا پێویستیان بە یەکریزی ناوماڵی کورد هەیە لە باشوور بۆ ئەوی بتوان هاوکاری ئەوان بن لەو ململانێ سیاسی دیبلۆماسی پەرلەمانی لەگەڵ ئەشکەندەی تو ئاگادار بیت وەڵامی ینی تەجاوبی لایەنەکان لەگەڵ ئەم پرۆژەی ئەمان کە ئەعلانیان کردووە و تەبەنیان کردووە بۆ ئەم پرۆژەیە چی بوو ئەوەی هەدەم من هیوادارم لایەنەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە بگەنە ئەو خەناعەتەی کە باشترین دەرفەتە لەسەر دەستی چەند گەنجێکی کورد لە باکووری کوردستان بگەنە ڕێکەوتن ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە لە جیاتی ئەوەی لە تاران یان لە ئەنقەرە یان لە بەغداد یان لە هەر ناوەندێکی تری دەرەکی بمانگەێنێ بەیەک چونکە ئەمە هەر کوردەوە لە نێوان کوردایەوە ئێمە بەرژەوەندی هاوبەش و ئەبێ استراتیژی هاوبەشمان هەبێ ئەوان پەیامیان ئەوەیە کە دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کوردستان پێکەوە گرێدراوە داوای کۆنگرەی نەتەوەیی ئەکەن داوای یەکریزی ناوماڵی کوردیەکەن داوای خیتابێکی هاوبەشی سیاسی و ئەعلامیەکەن بۆ هەر سێ پارچەی کوردستان کە لە ڕاستیدا ئەمە داواکاریەکانیان بەڵام وەڵامی لایەنەکان چییە؟ وەڵامەکان ڕاستیدا من تەفاسیلەکەی ئەوەندە ئاگادار نیم بۆی لە مەبەستمەوەیە تۆ هێندەی لەگەڵیان بووی گەشتبوون باتنەکەیان هەستیان تێگەیشتم هەموو لایەنەکان بەردار بۆ هاتنەکەیان ئەوەندەی تێگەیشتم هەموو لایەنەکان بە گەرمیەوە پێشوازیان لە مبادرەکە کردووە مبادرەکە مبادرێکی کوردانەیە دڵسۆزانەیە پەرۆشانەیە و بۆ ئایندەی کورد و کوردستانە و بۆ خستنەوە سەرکاری پەرلەمان و دامەزراوەکانە و ئەوان پێیان وایە نابێ هەرموو ڕێکەوتنەکان لەسەر حسابی دیموکراسیش بێ و پێیان باشە بە خێرایی ئەم دەرفەتانەی لە بەردەستا ماون بقۆزرێنەوە بۆ ئەوەی هەم پەرلەمان کارا بکرێتەوە هەم لەسەر مەسلەکانی تر تەوافق و ڕێکەوتن هەبێ و لە ئەوان ئەسلیش ئەوە ینی کە ئەو داواکاری ئەوانش بووە سەرکردەکانی کورد لە باشووری کوردستان بە هەمویانەوە لای ئەوان ڕێزدارن و نابێت لە ملانێ سیاسیەکاندا دەست برێ بۆ کەسایەتیان و بشکێنرێن و هەوڵ بدرێ ئەم یەکڕیزیە بێتەکایەوە چونکە ئەوانیش بۆ ئەم پرسە پێویستیان بە باشووری کوردستانە کە ململانەیەکەیە لە باکووری کوردستان بە شێوەیەکی گشتی سەردانەکان سەردانێکی ئیجابی بوو دەرفەتێکی تازەیە ئەو ڕۆژگارەمان بیرەخاتەوە کە جەنابی مام جەلال لەگەڵ تورکۆت ئۆزال و پەکەکەدا هەوڵی میانگیری دەداوە ئاشتەوایی لە باکووری کوردستان و مەسەلەی مافی کورد لە باکووری کوردستان بێتەکایەوە ئەم جۆرە لە مانۆڕە لە ڕابردوشدا لە فۆرمی کردا هەبووە بەڵام لەم فۆرمەیە کە چەند کارکتەرێکی گەنج کە چوونەتە ناو خەباتی دیبلۆماسی پەرلەمانیەوە لە وڵاتێکی گەورەی وەکو تورکیا بێن بە پەرۆشیەوە بڕوانە ئەم دۆخەنە هەموارەی باشووری کوردستان حەق وایە سەرکردەکانی باشە کاک سالار جەنابتان پەرلەمانتارن و کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستانن حەزەکەم ینی مەسجێک بۆ بینەر بنێری بۆی ئێمە چکە بینەر بە دیارمانەوە دانیشتووە هەر چاوەڕێی قسەیەکی خێر لە دەمتان بێتە دەرەوە نازانم بە شێوەک لە شێوەکان کاریگەری لەسەر بازار دانێ و لەسەر ژیانی ئەو دانێ و باسێکی موچەکەی تیابێت و نازان ئەوتێت بەشێکی گەورەی ناکۆکیەکان لە ئێستاە پەخستنی پەرلەمانی کوردستانە باشە پەخستنی پەرلەمانی کوردستان وای کردووە هیچ بڕیارێک نەدرێت چونکە تۆ باسی هەر شتێکەکەی ئەبێ بە فلتەری پەرلەمانە تێپەڕێت هیچ دەنگۆیەکەیە کە ئەم پەرلەمانە بە شێوە لە شێوەکان کارا بکرێتەوە بەگەڕ بخرێتەوە یان هەر جارێت لەمە لە فەگرنگەکان نیە لایلایەنەکان لە ڕاستیدا هەر هێزێکی سیاسی لە خەباتی پەرلەمانی بترسێ لە هۆڵی پەرلەمان بترسێ لە حزوری پەرلەمان بترسێ گومان لە دیموکراسیەتی بکە و پەرلەمان نوێنرایەتی شەرعی خەڵکی کوردستان دەکات هیچ حکوومەتێک لە دنیادا بەبێ بوونی پەرلەمانێکی بەهێز حکوومەتێکی شەرعی و سەرکەوتوو نابێت بە پێچەوانەوە هەر حکوومەتێک بە پێچەوانەی ئاراسی کاری پەرلەمانی و شەرعیەتی پەرلەمانی و قانونەکانی کە لە پەرلەمان دەردەچێت کار بکە حکوومەتێکی شکست خواردووە ئەم پەرلەمانە پەرلەمانی هەموو لایەنەکانە و دەبێ هەموو لایەن ڕێزی لێ بگرن ئەوەی کە لە شکۆی پەرلەمانی داوە
بێگومان لە شکۆی خۆی دراوە لەبەر ئەوە پێویستە بەر لە هەموو هەنگاوێک پەرلەمان کارا بکرێتەوە چونکە پەرلەمان ئەم قسانە سەردێک بوو لەسەر گرنگی پەرلەمان تەنها مؤسسەیەکی ئاسایی نییە فعلی هەیە یان هیچ هەنگاوێک نییە لە ئێستا من وای نبینم هەنگاوی فعلی هەبێ مانۆڕ هەیە و یانەوێ کات بکوژن و بگەینە ناو ساڵی 2017 لەوێەوە بۆ پۆستەکانی بەغدا و کوردستان سەرۆکایەتی کۆمار و کوردستان جۆرێک لە تەوافقی تازە بێتەکایە و چونکە ساڵی 2017 ساڵی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و پەرلەمانی کوردستان وانە دێتە پێشەوە بەڵام دۆخەرنە هەموارەکە هیوادارم بیان هێنێتە هۆشە پەرلەمان کارا بکرێتەوە و حکوومەتیش بتوانێت کاک بڵم جناب تەنوەکو کادرێکی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان ئەم شەو لێرە حزۆرتان هەیە قسەیەک لەسەر ئەوە هەیە کە من دواتر و پرسیارە لە کاک زمناکۆشەکەم کە ئەو سەری میوانەکانتان گرتووە قسە لەسەرەوە کرێت ئێوە ئەڵێن گۆڕان سەبەبی ململانەکانە گۆڕان ئەڵێت پارتی سەبەبی ململانیەکانە هەست ناکەن پارتی دیموکراتی کوردستان بە دیاریکراوی کە جەنابتان ئەم شەو لێرە تەمسیلیەکەن و لایەنەکانیش بەگشتی ئەبێت لەو کەلەی سەری کەوتون بێنە خوارەوە و یعنی چۆن بڵێ خاڵە هاوبەشەکان تۆخ بکەنەوە و کار لەسەر خاڵە جیاوازەکان نەکەن وەی زۆر سپاس بۆ جەنابە سەرەتا لە ڕەخنەکەتەوە دەست پێکەم کە سەبارەت بە ئەنجومەنی سەرکرداری سلێمانی وجودی من لێرە نوێنەرایەتی ئەوانیشە بۆیە ئەوە وەڵامێکە بۆ زۆر ڕەخنەکەی جەنابێ سەبارەت بە بۆی کە پارتی چوو بێتە سەر شاخێک یان لوتکەیەک و نێتە خوارەوە یاخود من بۆ لایەنەکان من بۆ وتوێژ پێچەوانەیە چێ پارتی دیموکراتی کوردستان درێژترین خەباتی هەیە و تێکۆشاوە لە پێناوی ئەم میلەتە ئازاد بێەوە بێ بە خاوەنی بڕیاری خۆی و پارتی زۆرینەی هەیە لە پەرلەمانی کوردستانە تا ئێستا باش کەسی وەش کورسیە لە ڕاستیان ململانەکە چۆن دەسی پێکردی ئێمە نامانەیانی برینەکان و کولێنینەوە باز لە ساڕێژکردنیەکەین ئەمڕۆ بەڵام پێویستە مادام هاتیتە سەری پێویستە بڵێ کاک بڵێ لە 23 زێرانە من ئەمێ باز دەکردم کەسێکی ئەندامێکی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بوتی ئێمە دەستمان ئاوا کردوتەوە بۆ لایەنەکان هەرێکێ بێت دەستمان کراوەیە باشە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەم دەستەنایانێتە خوارەوە بیباتە پێشەوە کاک یادگار ئێمە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لەگەڵ پرینسیپی سەروەری یاسا و کاری دەستوری و کاری سیاسی و حزبایەتی بۆ لە چوارچەوەی یاسایەوە کاری پەرلەمانی وە لە 23 حوزەیرانە کە چوار لایەن پرۆژیان هەبوو بۆ یاسایەک کە جەلسەی یەکەمی بۆ کرا و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا و تێپەڕی پارتی دیموکراتی کوردستان هیچ ڕەتفعلێکی نە عەسکەری نە ئەمنی نەبوو لەسەر پرۆسەکە بە پێچەوانە هەوڵیاوە لە ڕوانگەیەکی هەوڵیاوە لە ڕوانگەیەکی سیاسیەوە هەوڵبا نیساب بۆ کۆبوونەوەی دووهەم تەکمیلە نەبێت ئەوە بوو لە 19 ئابا نیساب تەکمیلە نەبوو کە نیساب تەکمیلە نەبوو دەستکرا بەڕێپێوان و پەلاماردانی بارەگاکانی پارتی و جگە لەوەی ئێمە زەرەرمان پێگەیشتووە و شکۆی پارتی برینار کراوە و ئەتوانین بڵێن خوێنمان حەڵال کراوە جگەلەوە خەڵکی بێتاوانیش لە بارەکەکانمان ناسووتێنراوە و وێنەکانیشان وێنەکانیشیان عرض کراوە هەستناکەڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە خراپترە کە تۆ باس لەوە بکەی پەلاماری مەسەلە شە و دیوار نییە کە ئێمە بزانین خەڵکێک ئەوێت بە کەمینەوە یاخود جگەلەوەی نیسابی قانونیشی بۆ تەکمیلە نەبێت لە پەرلەمانە ململانێ پەرلەمانەکە بگوازێتەوە بۆ شەقام لە شەقام بێت تەسفی حساباتمان لەگەڵا بکە ئێمە لە حەفەی شوباتە سەرفی نەزەرمان لێ کرد و جگەلەوەی کە ئێمە خۆمان بە قوربانی ئەزانین لە حەفەی شوباتە بەناوی پشتیوانی لە مەسر و تونس بێ پەلاماری بارەگای پارتی دیموکراتی دواییش خەڵک بدوت باخێنەکەیت بە برینەکان باسی واقعی ئێستان بۆ باسی واقعی ئێستای ئێستای هەرێمی کوردستانی ئەوەیە کای کۆن بە واقعی ئێستای هەرێمی کوردستان ئەوەیە ئەبێ لە هەرێمی کوردستانە مؤسسەی تەشریعی کە پەرلەمانە کۆ بێتەوە ڕەئی شەخسی شاوڕان بەتاکید بەڵام پێویستی بە ڕێکەوتنی کۆنکرێتیە ڕێکەوتنی کۆنکرێتی ڕەئی شەخسی من ئەوەیە هەر سەرۆکایەتەکەی هەرسێ سکرتێر و سەرۆک و جێگری پەرلەمان گۆڕانکاری بەسرابێت تەنانە سەرۆکی فراکسیۆنەکانیش لەبەری لە ماوەی پێش احتیکاکێکی زۆریان بەیەکەوە هەبووە تەشەنوجات هەبووە پێویستە خەڵکی تازە بێنێت گۆڕانکاری ئەمە بە شێوەیەک بێ گۆڕان بخرێتە دەرەوەی ڕەئی شەخسی من گرنگ نییە گۆڕان بخرێتە دەرەوە گۆڕان حزبی دووهەمە لە هەرێمی کوردستانە
و دەنگی خۆی هێناوە و دەنگدەری خۆی هەیە و جەماوەری خۆی هەیە بەڕێی شخصی منەوە مافی خۆەتی بەڵام کێشەکە لەسەر بەڕێز دکتۆری یوسفە من پێم باشە حتا کاک شخصیە مەسەلە شخصی نییە هەر سێ لایەنە هەر هەموو لایەنەکان بە وجودی ئەمریکیەکان بەریتانیەکان ئومەی متحیدە ڕێکەوتن نۆزەیە کۆبوونەوە نەکرێ خوێنەوەی دووەم نەکرێت کاک دکتۆر یوسف ئیشەکەی تێگا نەک هەر تەنها لە پارتی لە گۆڕان لە یەکێتی لە هەموو هەرێمی کوردستان بەڕای من باسی ڕابردوو نەکەین ناچارشمانەکە ئاخر کە باسی لێ ئەکێ ئەبێ باسی وەزعەکەش بکەین بۆچی مەسەلەکە شخصیە لەگەڵ کاک دکتۆر یوسفە مەسەلەکو شخصی کاک دکتۆر یوسف نییە مەسەلەکو تەسەڕوفاتەکانی کاک دکتۆر یوسفە ئەمە خاڵی دیموکراتی کوردستان پێتان وایە ئەگەر گۆڕان ڕازی بێت يعني من ئەوە دکتۆر یوسف کێشەکان حل ئەبێ من وتەبێژی پارتینی من ئەوە ڕێی خۆمە پێم باشە سەرۆکاتی پەرلەمان گۆڕانکاری بەسەرا بکرێ سێکیان سکرتێر بەڵێ لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانیش دوای ئەوە تعدیلێکی حکومی بکرێت تعدیلێکی ویزاری بکرێت من خۆم شخصی خۆم دوبارە دابش بکرێنەوە یا شخصی خۆم لەگەڵ حکوومەتی بنکەفراوانانیم چکە هەچی فوقای قانون وەچی خەڵکی سیاست مەدار و دەوڵەت مەدار و خەڵکی قانونی ئەزانێ حکوومەتی بنکەفراوان حکوومەتی تەمەڵە حکوومەتێکی سستە حکوومەتێکی لاوازە لەوانی حکوومەتیان پێکێنە لە سەرتاوەکەنیکەم نیەت ئەوە بوو یەکەم جار کە بارودۆخی کوردستان هێمن بکرێتەوە و یەک ڕێزی پارێزرێەوە بەشکم دەست لە ناو دەست بتوانە هەموو لایەنەکان بەرەو ئەنجامێکی باش بگەین بەڵام نەتیجە ئەوەی ئیسپات کرد کە حکوومەتی بنکەفراوان حکوومەتێکی سست و لاوازە و پێویستە حکوومەتی زۆری نەبێ و تا پرۆژی چاکسازی زۆر کورتی پێ بڵێ لەگەڵ ئەوەیە کە حکوومەتە بێ ئۆپۆسیۆنی شەبێلامان بە دڵنیایەوە ئەوە ناجحترە دڵنیایە کارێکی دەسووری کەمال بم بوورە درەنگات مەلات بەڵام بەبەستم بوو جەنابەت تەمسیلی هیچ حزبێک ناکەی لێرە گوێت لە قسەکانیان بوو بزوتنەوەی گۆڕانێکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان پارتی دیموکراتی کوردستان چوار لایەنی کاریگەر لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان من پرسیارت لێ ناکەم چیت خوێندەوە لە قسەکانیانە نیەتی جدی هەیە بۆ چاکسازی نیەتی جدی هەیە بۆ دانیشتن نیەتی جدی هەیە بۆ ئەوەی لایەک لە دۆخی وڵاتیان هەرێمی کوردستان بکەنەوە بەس یەک نمونەی بچووکەێنمەوە مامۆستایەک گۆشتی قوربانی وەرگرتو تەلەفۆنی بۆ مەلایەک کردووە و توێتی ئەتوانم گۆشتەکە بفرۆشم دۆخی وڵاتیان هەرێمی کوردستان ئەلەو شوێنە یعنی تەواو کەوتنەدایە من پێم وایە کاگادگار ئەبێ ئەگەر ئێمە مەبەستمانەوە بێت خەلەل و کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەرکەین ئەبێ دەستخینە سەر برینەکان دەستخینە سەر خودی خەلەلەکان وەگەر نەتوانین پێناسەیەکی خەلەکان بکەین نەتوانین خەلەکان ببینەوەنێ ڕەنگە نەتوانین چارەسەریشکن هەروەکۆی کە نەخۆشێکەچێت لای دکتۆر لە پێشا پێویستی بۆیە کە دەستنیشانی کێشەکەی بکات و دوایی عیلاجی بۆ بنووسێت من پێم وایە ئەم شێوازە ئەم فۆرمە لە حکومڕانێتی شکستی خوارد ئەم شکستی خواردووە لە هەرێمی کوردستان و بە چەندین دلیل ینی ئەم قسانێکەکەین ڕەنگە جۆرێک لە دڵسۆزی بێ جۆرێک لاوەی کە معالەجێکن بۆ کاتێکی تر بۆ دوای شەڕی داعش ئەمە معالەجە نییە ئەمە چارەسەرێکی ڕێشەی نییە بۆ ئەگینە ئەمەش چارەسەرکرێ خۆ پێشتر پەرلەمانمان هەبوو کێشەشمان هەبوو ئەسڵان پێشتر گۆڕان لە ئارانە بوو هەر کێشە هەبووە بۆیە من پێم وابێ ئەگەر ئیجازەم بێ بە خێرایی پێ دڵێم کێشەکە لەو ستراکچەرە حیزبی و دروست بووە کە ئێستا بۆتە مۆدیلێکی باو لە هەرێمی کوردستان ئەم مۆدیلە لیشنی کە دنیا باوی نەماوە حیزب زیاتر ئەو وردکەیتەوە ڕوونیکەیتەوە ئەم مۆدیلە حیزب لە دنیا هەوڵەدات کادرێکی ئاکتیڤ و جەماوەێکی ئاکتیڤ بێ بۆی کە بتوانێت بەم کادری جەماوەر و میلەت پێشڕی بکە پێشەی خەڵکە بەڵام ئەم حیزبانە حەزیان لەوەیە کۆیلیان هەبێت خەڵکی بەرچاوڕۆشنیان نەبێت خەڵکی ڕخنەگریان نەبێت بۆ ئەوی کە کاروبارەکانی خۆیان بڕۆ لە پێش هەموو کەسێکەوە ئەم حیزبانە غەد لە جەماوەرەکەی خۆیانەکەن استقلالی بێدەنگی جەماوەرەکانی خۆیانەکەن ئەو پرسیارێکە لە سەرەتا لە سەرڕای هەموو شتەکان استقلالی جەماوەرەکەی خۆیان لە خلالی جەماوەرەکەی خوانەوە استقلالی کۆمەلگاشەکان پێیان وایە ئەم مۆدیلە مۆدیلێکی زۆر کۆنا ئەتوانم بڵێم لە دنیا ئێستا هەر باوی نەماوە و ئێستا ئەم هاوڵاتیانی ئەم وڵاتی ئێمە شکڵێکی خێڵێکی لە حیزبا بینوانێ مەسەن کە ئەندامی خێڵ ناتوانێت بە تەنیا یاخی بێ لە خێڵەکەی و ئەگەر خێڵەکەشی سەر خێڵەکەشی شتی خراپی کرد مەجبورە تێیدیکە لەبەرەوەی کە جۆرێک لە هەیمەنەی هەیە بەسەر تاکە و حیزب ئیسا ڕۆڵی خێڵە بینێ لە فۆرمێکی ترە بۆ من پێم وابێ ئەمە بازیاوە بۆ دەسەڵاتدارەتەکەمان دەسەڵاتدارەتەکەشمان بازێکیاوە بۆ سەر کۆمەلگاکەمان بە ڕوونتر بڵێم
حزب بعض ئەیتوانی خەڵکی کورد بەهاڕێ بیکوژێ ئەنفالیکە بەڵام نێتوانی شکۆی بشکێنێ ئەم حیزبە سیاسیانە شکۆی تاچی کوردیان شێگەیەکی تریش ئاماژەت بەوەدا بوو یعنی زۆر بە زەقی ئەڵێی ئەوەی لە کەرامەت لە شکۆ لە سەربەرزی لە شانازی بەخۆوەکردن لە ئینتیما حزبی بەعس هەموو خەمەکەی ئەوە بوو ئەی کوشتی ئەی بڕیت سجنی ئەکردی تعزیبی ئەی ئازیسترین کەسەکانی خۆتی لە بەردەم تا لە نێوان کەوانەیە کە ئەتکە کرد بەڵام تۆ دەستبەرداری ئینتیمای خۆت نابووی دەستبەرداری کەرامەت و شکۆی خۆت نابووی ئامادە نەبووی ڕحێتی بەخۆ حزبەکانی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە بە بەرنامە بێ یا بە بێ بەرنامە بێت بە منەظم بێ یا غێر منەظم بێت توانی ویانە ئەوەی حزبی بەعس بووی نەکرامان بیکەن بە دنیای ئەگەر تۆ دیقەت بێ مەسەن ئەو ڕۆحێتی کە سەرەتای ڕاپەڕین لە گیانی خەڵکە هەبوو بۆ بەرە ڕووبوونەوەی حیزب بەعس حیزبێکی دەسەڵاتێکی هاری درڕندە بوو بەڵام خەڵک بە بێچەک پەلاماریا و بەرە ڕووی بووە و قوبولی ناکرد کاتێک کە دەستی بۆ سیستەمی خوێندنەبەر مزاهرا کرا کاتێک مەسەن ئەویست سەربازگیری بکە و خەڵک بەرێ بۆ جەبەکان خەڵک بە لێشا و جەبەکانیان چۆڵە کرد و بەڕووی مەرگەبوونەوە لە بەرەوەی کە ئەوامری ئەوان جێبەجێ نەکەن ئێستا خەڵک تووشی ناڕەحەتێکی گەورە بووە ئەم ناڕەحەتێ لە ڕووی ئابووری و سێرمەکە عاسی بوو ئەم کۆمەلگایە لە چۆن لە شوێنێکە عاسی بووە بڕیاری بۆ نادرێن بڕیاری بۆ نادرێت زانی بۆچی لەبەرەوەی هەموو حیزبەکان لە شەریکن لەم دەسەڵاتە و حیزبەکان ڕۆحێتی ئەوان دروست کرد بوو کاتی خۆی پێشەوەی کە بڵێن گۆڕان و لایەنەکانی ترچنە حکوومەتی بنکەفرانەوە جۆرێک نەفەسێکە بوو ئەوت کاکە ئەم حیزبە بەدیلێکەیە بەڵام ئێستا هەستەکەی بەدیل نییە باشە باست لەو مۆدیلی حزبایەتیە کرد پێت وا بوو کە ئەم مۆدیلی حزبایەتیە ناتوانێت ئەم چاڵی کە دۆخەکەت تێکەوتووە دەری بێنێت چارەسەری دەمودەست چییە؟ ئێمە من بۆ خۆم ڕەم وایە ئێمە ناتوانین لە ئێستا چارەسەری هەموو کێشەکان بکەین ئەتوانین کەمێک بە گوشار دروستکردنی شەقام کەمێک ئەرکەکان یاخۆ مینەتەکانی سەرشانی هەوڵاتیان کەم بکەینەوە یەکێ لەو شتانە بەبەر چاوی هەموو دنیا و نەوتە فرۆشرێ بەپێی ئەو حسانەی کە مەسەن وەزارەتی سامان سروشتیەکان بڵایە کاتوانێت ڕێژەی لەسەر 400,000 بەرمیل و نەوتە فرۆش باسی 661 ئەوەی کە ئەوم بڵایە 411 مانگی پێشووتر 411,000 بەرمیل لە قسەیەکە ئاماژەی پێدایە بەڵام ئەی باش ئێمەوەەوە بێنەوەی ئەوی تری کە دیار نییە بەڵام ئەوەشی کە ئاشکرا کراوە پاری ئەمەش دیار نییە و لە هیچ شوێنێکی دنیاە حکوومەتێک نەبوو بەم شێوەیە بێمنەت بێ دەرحەق بە هاوڵاتیەکانی لە چی شوێنێکی دنیا موچە گلدانەوە هەیە لە سا 6 موچەکەی هاوڵاتی گلباتەوە بەبێ ڕزامەندی خۆ هەندێک جێگە زیاتریشە لە 160 هەندێک لە جگەل لە سا 6 زیاترە بەبێ ئەوەی پرسیار لەوە بکرێ ئەم هاوڵاتیە کە لە سا 6 کەمەکەیتەوە چۆن ژیانە باتە سەر چۆن کرێ و مەعیشەتێ باتە سەر من پێم وایە ئەبێ لە گرنگترین خەمەکانە و دەست پێ بکەن و وردە چارەسەریکەن پێم وایە ئەبێ هاوڵاتیانی ئەم وڵاتە لەگەڵ شقامە ئاشناکرێتەوە لەژێر هەیمەنەی ئەم حیزبانە بێنە دەرەوە سندیکاکان ڕێکخراوە مەدەنیەکان جۆرێک حڕێت و سربەخۆی خوان لە بڕیاران بۆ بگەڕێتەوە بۆ ئەوی هیچ نەبێت گوشارێکی جیاواز لە حیزبایەتی لە دەرەوەی سیاست لەسەر ئەم دەسەڵاتە سیاسیە چکە ئەمە بەڕاستی حکومەتیە دەسەڵاتێکی سیاسی هەیە کە هەمان تیا بەشداری سوپاس دەکەم کاک زمناکۆ من دێمەوە لای جەنابەت باس لە وێنە گەورەکە بکەین باشە وێنە گەورەکە ئێستا لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی چونکە ڕەبتە بە مەعیشەتەوە ڕەبتە بە ژیانەوە ڕەبتە بە پێداویستێ بەسیتەکانی ژیانەوە ینی خەونی گەورە و بچووکیان بووە بەوەی موچەکەی لە کاتی خۆیان بێت ینی تۆ ئێستا ئەمە شتێک نییە بە خەڵکی بفرۆشیتەوە ئەمە مافێکی سەرەتاییە چونکە ئیشەکە لە بەرام کرێی کارە مافی خۆی وەریەگرێت باشە ئەبێ چی بکرێت لە ئێستاە ینی من لەو ماوەی بەرنمەکەی کەماومە بمبورن ینی کورت قسەتان لێ وەرەگرم بۆ ئەوەی ئەوانی تریش بەشدار من لە حیوارەکە ئەبێت چی بکرێت ئەبێت چی بکرێت لە ئێستاە بۆی نەیبینە کۆتایی بەرنمەکە بڵێم یەک خولەکەت ماوە چارە سەر چییە ینی ئەبێ لە ئێستاە بزوتنەوەی گۆڕان لایەنەکانی تر ئەبێت چی بکرێت ئەبێت چۆن چارەسەری ئەم دۆخە بکرێت چونکە باس لەوە ئەکرێت لە هەندێک جێگە ئاماژە بەوادرێ وترێت بزوتنەوەی گۆڕانیش ینی دیسانەوە ڕەنگە دەستەواشەیەکی سیاسی نەبێ کە لە ڕقانە سیاست ئەکات ببوورە من ئەمەوێ لەو قسەتەوە دەست پێ بکەم بۆ ئامانجی خەڵک کورت کرایەوە بۆ ئەوەی ئێستا بەس بڵێ موچەکەم ئەمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕێگوڕیشەکەی ئەمە بۆ ئەوەیە خەڵک سیاسەتی لەبیر بێتەوە خەڵک سیستەمی لەبیر بچێتەوە ئەگەر سەرەتای کێشەکانی کوردستان سیرکەین ڕاستە قەیرانی دارایی و دابەزینی نرخی نوت و کۆمەڵێکشی ترێ بە سەرەتای قەیرانەکە لە پۆستی سەرۆکی هەرێم و پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە دەستی پێکرد
هەتا ئەو دقی 23 حوزەیران چوار هێزەکە دەستیان نەبر بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم هەموو شتەکان ئەڕێ بەڕێوە لە کاتێکا کە دەست برا بۆ کورسی سەرۆکایەتی هەرێم کە سیستەمی سیاسیە کە ئێمە باز لە دروستبوونی دەوڵەتی کوردیەکەین باز دروستبوونی سیستەمی دیموکراسیەکەین پێنج هێز لە پێچەنەری حکوومەتن لە هەرێمی کوردستان چوار هێزیان متفق بوون پرۆژیان تەقدیم کرد پارتی دیموکراتی کوردستان ناتە پێشەوە مقابل ئێمە پارتی کەوتە بەخشینەوەی تۆمەت بۆ هێزەکانی تر و کەوتە دروستکردنی کێشە ئێمە سەرەتاشە مەمانوت وردە قەیرانەکان گەورەکران قەیرانەکان گەورەکران وردە دەست خراپبینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان من نمونەیەکت پێ بڵم کاتێک وەزیری دارایی لەلایەن بسوودنەوەی گۆڕانەوە لە ئەزمەی قەیرانە وەرگیرا حکوومەت دوو موچە قەرزار بوو ئەو ڕۆژەی وەزیری دارایی لە کارەکەی دوور خراوە حکوومەت هەر دوو موچە قەرزار بوو ساڵێک و 4 مانگ وەزیری دارایی کە گۆڕان بوو توانی بە هەر حاڵێکەیە موچەی هاوڵاتیان دواناکەوت لە ماوەکەی خۆی لە دوای دەرکردنی گۆڕان و ڕێگریکردن لە گۆڕان و وردە قەیرانەکان وای لێکرا هاوڵاتی سیاسەتی لەبیر دەست دەرچووە من پێم وایە دەست دەرنەچوە نەخێر لە دەست دەرنەچوە ئەو کە لە ڕقەی کە من بیڵم ئێمە پێیتیامەکرین نەخێر و پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتی کە ئەو مەترسی لەسەر پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەیەی هەر کاتێک ئەو مەترسیە کە ئەو لایەتی دەستی لێ هەڵگرت یان پۆستی سەرۆکایەتی هەرێم مساومەی لەسەر کرد ئەو کاتە هەموو قەیرانەکان چارەسەر جا ببوورێ با تەواویکەم کاگیان با لەسەرم خاڵە بۆستی کاکزمەڵەت تێم یعنی ئێوە کێشەکەتان لە پۆستی لە کورسەکەی سەرۆکی هەرێم کۆ کردوتەوە و برادرانی پارتی دیموکراتی کوردستانیش کێشەکەیان لە کورسەکەی سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆ کردوتەوە یعنی بەجددی ینی ڕەنگە بەلای تاکێک بەلای هاوڵاتیانەوە گرنگ نەبێت کێ سەرۆکی پەرلەمان ئەو مافەکانی پێویست با من وێنە گەورەکە بۆ شەرح باشە من وەک بۆم باس کردی کێشەکە پۆستی سەرۆکی هەرێمە پارتی دیموکراتی کوردستان لەسەر دوو ئاراسەیەشی کرد لەسەر هاوڵاتیان قەیرانی دارایەکەی ئەوەی تر قوڵ کردەوە هاوڵاتی کاتێک لە حەڤەی شوبات قەیرانی سیاسی هەبوو هاوڵاتی داوای مافی سیاسیە کرد ئێستا هەموو داوای هاوڵاتی وا کورد بۆتەوە مامۆسا ناڵم و پارەی و موچەکەم پارەی و با موچەم دوانەکەوێت دوایوتی با موچەم نەکرێ بنیوە ئێساڵێ ڕبع موچەکەم لە کاتی خۆیان بەرێ وردە قەیرانەکان ئەزمەکان تەزیم یانەکەی کەڵەکەبوونی قەیرانەکە هاوڵاتی خۆی تاوان جا ببوورە یانیچی هاوڵاتیەکە من مەسجەکەم بگەێنم قەیرانێکی تریشان قەیرانی سیاسی لەگەڵ حیزبەکانی تر دروستی کرد کە ئەیزانی بزودنەوەی گۆڕان هێزی کاریگەر و هێزی دومی ساحی سیاسیە هاتووە لە پۆستی سەرۆکی پەرلەمان من بە کاک بڵێن و بە پارتی دیموکراتی کوردستانم ئەگەر سەرۆکی پەرلەمان وەکو سەرۆکی هەرێماوەکەی بەسەر چوو ئێمە لای بەرین ئەگەر شەرعێتی خەڵکو شرعێتی پەرلەمانی ئێمە لای بەرین ئەگەر یەک دۆسییان لەسەر گەندەڵی لەسەر خیانەتی نیشتیمانی لەسەر هێنانی هێزی دەرەکی لەسەر هەر شتێک ئێمە لای بەرین هەموو دروستکردنی ئەم کێشادارن بۆ لە بیربردنەوەی وێنە گەورەکەی کە پۆستی سەرۆکی هەرێمی هەموو ئەمانە لە پێشاو بگیرێ کە تۆ ئاماژەت پێدا هەست ناکەن دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە خراپترە چکە من دیسانەوەی بم بۆ دۆخی زۆر خراپتر من ناتوم باسی وەزعی حزبەکان بەڵێ زۆر حکومەتی فلاسی کردووە خەڵکی فلاسی کردووە حزبی فلاسی نەکردووە ئەمە قسەی و ئەکرێت یعنی هەست ناکەن دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە خراپتر و زۆر لەوە ناخۆشتر و بێزارکەرترە کە باس لە پۆستەکان بکرێت و لایەنەکان لە یەک نزیک نەبنەوە ینی هەست ناکەن بۆ بزوتنەوەی گۆڕان ئەبێ بە دەستکەوتێکی گەورە ئەگەر تۆ لەم دۆخەیە دەست پێشخەریەک تەبێ بۆ پارتی دیموکراتی کوردستان و پرسیارم لە پارتی دیموکراتی کوردستان کاگەدگەرجان لە سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە ئەگەر لەبیرت بێ لە کۆنفرانسێکە لە ڕانیە وتی ئەگەر پۆستەکەی من کێشەیە بۆ هەرێمی کوردستان و قەیرانی دارایی و مافی بژێوی هاوڵاتیان چارەسەر کەوتی مەناوە دەستەکات قسە نییە بزوتنەوەی گۆڕان ئامادە بووە ئامادەن ئێستش ئێمە ئامادەین ئەگەر هاتوو قەیرانی دارایی و سیاسی هەرێمی کوردستان بە بزوتنەوەی گۆڕان چارەسەر بێمە چارەسەرەکەین بەڵام یەکشت هەیە قەیرانی دارایی دەستکردە ئێمە پێمان وایە سیاسەتە تاکڕەوەکانی پارتی دیموکراتی کوردستان لە سیاسەتی خارجی لە سیاسەتی ئابووری لە سیاسەتی نەوت لە سیاسەتی بەشداری پێنەکردنی هێزە سیاسەکانی تر من بم برادرانی ترەڵم بە برادرانی یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی کە لە حکوومەتا بوون چی هێزێک بەشداری پێکرا لە عقدی لە ئیمزاکردن و واژۆکردنی عقدی نەوتا لەسەر بەخۆکردنی لاوازی خۆتان و هێزەکانی تر نەخێر لاوازی نییە قۆرەخکردنی دەسەڵاتە سیاسەتی کرد ببوورە بۆ لەو حەزەیە قبولتان کرد جا ببوورە قبول نەکردنمان بوای کردکە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان باجەکەیماندا جا لەبەرەوە پێت بڵێم سیاسەتی تاکڕەوانەی پارتی دیموکراتی کوردستان ئەم ئەزمەی دروست کردووە و ئێستا نەمانی پارە و قەیرانی سیاسی و قەیرانی دارایی وای کردووە پارتی دیموکراتی کوردستان لێ مەسوولە هەر کاتێک ئەم قەیرانە سیاسیە و قەیرانی دارایی پێویستی بە بزوتنەوەی گۆڕان بێ لە هەر ڕۆستەکەی ئێمە ئامادەین بکەین بەڵام ئەبێ خوڵقێنەری قەیرانەکان ئەبێ باجی گەورە بدا و ئەبێ تەنەزولکە لەو هەڵگۆڕان تشتی دروستکردنی قەیرانەکەی بەرناکەوێت هیچ نەخێر من پێتەڵێم ئێمە چوینە وەزارەت دوو موچە قەرزار بووین دێر چوینە وەزارەت دوو موچە قەرزار ئێوە بەرین لەو ئێمە بەرین و ئێمە ئەو ڕۆژەی وەزیری دارایی دەرکرا لە پۆستەکەی و ڕێگری لێکرا بچێت بۆ وەزارەت ئەو ڕۆژە بەشداری سەدان
دعوەتی سەدان پسپۆڕی ئابووری کرد و بەتەما بوو گەورەترین کۆنفرانسکە لەسەر قەیرانی ئابووری هەرێمی کوردستان. قسەکانی کاکزمناکۆ ڕووی لە پارتی دیموکراتی کوردستان ئێمە حیوارێکی بکەین و ئامانجێکمان هەبێت. یعنی ئەوتێت پارتی دیموکراتی کوردستان دەستی هەیە ئەڵێت گۆڕان لەم مەسلەیە بەریە کەواتە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان چاوەڕێن لایەنێکی تر بێت لە یەکیان نزیک بکاتەوە یان بەتەمان بەهۆی هێزی کێشانەوە لە یەک نزیک بنەوە یا هەر کەسە لە شوێنی خۆی بێت چۆن لە یەک نزیک ئەمێ وەڵامی جارێکم قسەیەکی جەنابە ئێمە کێشەکەمان لە پۆستی سەرۆکی پەرلەمانەکەەوە نەکردێتەوە من پێم وتی متمانە نییە تەسەڕوفاتی دکتۆری عوسمان بەدڵ نەبووە کە لەسەر ئەو کۆدەنگی لە بەردەمی ئەمریکی و بەریتانیەکان کۆدەنگەکەی هەموو تێکگا کوردستانی بەم دۆخەکەیان ئەمە یەک دوو سەبارەت بە سەرۆکی هەرێم ئەگەر ماوەی بەسەرچوبیاننا ئەنجومەنی شورا یەکلای کردوێتەوە و سەرۆکی هەرێم بە پێی یاسا سەرۆکی هەرێمە هەتا انتیخاباتەکرێ و لەسەر ئاسی نێودەوڵەتی شەروا مامەڵی لەگەڵکرێ و لەسەر ئاسی ناوخۆی شەروا مامەڵی لەگەڵکرێ ئەگەر لایەنەکانی کەش بڵێن سەرۆکی هەرێم نییە سەرۆکی هەرێم جێگرێکی هەیە هەر کاتێ سەرۆکی هەرێم نەما جێگرەکەشی نامێنێت تا ئێستا جێگرەکەی نەیوتۆ من جێگر نیم کەواتە جێگر هەیە کات سەرۆکی هەرێمیش هەیە لەبەر ئەوە بەڵێ شتێکی واقع سەرۆکی هەرێم بە پێی یاسا سەرۆکی هەرێمە ئەمە حاڵەتێکە دوو سەبارەت بە ئەوەی کە کێ مەسئولە لە قەیرانی دارایی و ئەمە دەستکردە ئەمە بەڕای من ئەمە قسەیەکی واقعی نییە ڕاستە گەندەڵی هەیە ڕاستە ناشەفافی ڕاستە ناعەدالەتی هەیە بەڵام قەیرانی داراییش هەیە و سەبارەت بە مەسئولیەتی پارتی دیموکراتی کوردستان بەقەدەر ئەو 5 وەزیر و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هەرێمەکەی مەسئولە و ئێمەش حزبێک نین ڕاکەین لە مەسئولیت پارتیش فێرە مەسئولیەتی خۆی هەڵەگرێگە خەڵکیش ئامادەیە مەسئولیت هەڵنەگرێ مەسئولیەتی ئەوانی ژەڵەگرین زۆر ئاساییە لەبەرێ من خۆمان بەخاوەنی دڵتان گەورەیە وەڵا لەبەرەوەی ئێمە خۆمان بەخاوەنێ میلەت ئازانین لایەنەکانی تر خۆیان بەخاوەنی میلەت ئەگەر یەکێ خۆی بەخاوەنی میلەت زانێت مەسئولیەتیش تەحملکە باشە ئەبێ مەسئولیەتیش تەحملکە بۆیە کە پارتی دیموکراتی سەبارەت کە باسم کرد کاک بڵند کە پارتی دیموکراتی کوردستان هێندە مەسئولە هێندە لە خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ پرۆپۆزەڵێک پرۆژەیەکی نییە بۆ بزوتنەوەی گۆڕان لایەنەکانی ترم یادگارن باسیەوە گوتم متمانە نییە ئەبێ ڕێککەوتنێکی کۆنکرێتی بێ ڕێککەوتنی کۆنکرێتی چییە ناکرێتە بێ ینی خەڵک جاگەر مەجالم بێ ناکرێ من لە حکوومەتە بم بەیانی تا سەعات 2 نیوەڕۆ دەوام لە حکوومەتە بم دوای دوو بێم لە NRT و لە کەناڵ 24 و لە ڕوودا و لەوانەیە بێم قسە بە حکوومەت بڵێ مەڵامە حکوومەتە گەندەڵە ناکرێ من بڵێ مەڵان نێراومە تۆ ماڵێ کاکزمناکۆ دیفاع لە ستافی وزاری بزوتنەی گۆڕانەکە ئەی بۆ خۆیان قسەیەک ناکەن تا ئێستا وەزیری دارایی تا بانگ نەکرا قسەیەکی نەکرد برادەرەکانی کە بەڕاستی قسە ناکەن بە وتەی خۆشیان کە ناڕازی بوون لە هەنێ تەسەڕوفاتی گۆڕان و هەنێ بڕیاری سیاسی من ناچمە ئەو مجادلاتانەوە من باز لاکەم هەموو مەسئولین بە دڵنیاییەوە پارتی دیموکراتی کوردستان 30 کورسی هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران پارتیە سەرۆکی هەرێم پارتیە مەسئولیەتەکەی زیاترە بەڵێ مەسئولیەتەکەی زیاترە ئەمەش واقع ئەو شتێک ئێمە لێ ڕناکەین من کە باسم کرد بەڵێ بەشەکەی گۆڕانیشتان کالەتە من کە باسم کرد وتم بۆ هەرێمی کوردستان ئەبێ ڕێکەوتن بکرێ ئەبێ گۆڕانکاری لەسەر ڕێئاسی پەرلەمان بکرێت باسی تعدیل وزاریشم کرد ئەگەر مەجالم بێ باسی تعدیل وزاریەکە من یەکێ لەو وەزارەتانەی کە زۆر بە جوورەتەوە مە بیڵێم وەزارەتی سامانە سروشتیەکانە پێویستە گۆڕانکاری تیاکرێ و من داواکاریشم لە پارتی ئەوەیە جارێکی تر ئەو وەزارەتە وەرنەگرێت بەڕاستی هەستەکەن پارتی دیموکراتی کوردستان باجی ئێمە قوربانی ئەو شتانە قوربانی ئەو وەزارەتی کاک دکتۆر ئاشتی هەورامی و کەسێکی مختص لەو بوارەیە وەزارەتەکەی وەرگرتووە سیاستەکەی وزال بۆ سیاستەکەی لەوانەیە نیەتەکە باش بوو بێ ئیجراعاتەکە باش بێ ئەو کاتە سەرینەوە جۆرێک بۆ ئێستا بە جۆرێکە کەوتۆ فەشەلێنەوە ئەبێت لایەنەکان لە ئێستاە چی بکەم چونکە دووباری ئەەکەمەوە یعنی گەر بڕوانینە وێنە گەورەکە دۆخی وڵاتیانی هەرێمی کوردستان زۆر خراپە لە ئێستایەوە تا باس لە خۆپیشاندانەکرێت ینی دەمی هەرکیەکەیتەوە بە یەک دنیا معانە دێتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان ناکرێت سەر شاشەی تەلەڤیزیۆنەکانیشان لێ بگیرێن نێڵن قسە بکەن ینی بەس ئەوەیان ماوە بەدەستەوە ئەبێت لە ئێستایە خۆپیشاندانی هێمنانە بکرێت ئەمە ڕێی جەناب بزان دەسەرەمە بۆ ئەوەی زەخت دروست بکرێ و ئەگەر خۆپیشاندان حزب تەبەنی نەکە هەستەکەی ئەنجامیە بێت و سەرکەوتووە بێت بەڵێ وڵا پێشەوەی وەڵامی پرسیارەکە بەمەوانێ کاکەمال تەعمیمێکی کرد بۆ حیزبەکان لەوە ئەو تەعمیمە بەو شێوە مطلقیە بۆ هەموو حیزبەکان کوڵی زۆر ئینسافی تیانە بێت بۆیە ئێستا لە لای ئێمە من باسێکی خۆم بکەم
کاری حیزبایەتی و کادری حیزبی لای ئێمە کارێکی خۆبەخشە و ئارەزومەندانەیە. هیچ موچەیەکی لای من نییە هەتاوەکو پێی دەستەمۆکەم بەم موچەیە یا ئیستیغلالی بکەم یا ئینی بکەم. دوا مەبدە و ئەفکار و بیر و باوەڕی خۆی کەوتۆ بە ڕەزامەندی خۆی. باش ئەمە واقعەکە. دوای ئەوە لایەنەکان چی بکەن لایەنەکان چی بکەن بە قەنەعەتی من ئێستا بارودۆخەکە زۆر نائاساییە لە بەرەنجامی چی لەبەر ئەوەی چونکە شەڕی مووسڵ بەرەو تەوابوون ئەڕوات. ئەگەر شەڕی مووسڵیش بەرەو تەوابوون بڕوات چاوی دنیا بەم شێوەیە لەسەر کوردستان نامێنێ. ئەگەر ئەم هێزە سیاسیانەی کە ئێستاش لە هەرێمی کوردستانە هەیە بەرەنجامی ئەم شەڕ لەم کاتەدا نەچنەوە من پێم وانە دوای کۆتایی هاتنی شەڕەکە کورد بتوانێت هیچ بەرەنجامێک بچنێتەوە. بۆیە با کاتێک نەچینە سەر مێزی گفتوگۆ کە زێ مێزی گفتوگۆ هیچ قیمەتێکی نەمێنێ کە مێزی گفتوگۆ خزمەت بە بارودۆخەکەمان نەکات کە مێزی گفتوگۆ توانای ئەوەی نەمێنێ بارودۆخی هاونیشتیمانیان چارەسەر بکات. ئەسڵ ئەوەیە ئەو بێمتمانەیە کە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە چارەسەر بکرێت بە پرۆژە قسەتان وەکو یەکگرتووی ئیسلامی لەسەر خۆپیشاندانەکان. بەڵێ خۆپیشاندان ئێمە سەرجەم من پێم وانێ هیچ لایەنێکی سیاسیە بێ لە کوردستانە پشتیوانی نەکات لە داواکاری هاونیشتیمانیان. ئێمە وەکو یەکگرت و پشتیوانی لە هەموو داواکاریەکی ڕەوای خەڵکی کوردستانەکەی ئی فەرمان بە یارمەتی خۆت ئی فەرمانبەران و مامۆستایان و خۆپیشاندانیش لە هەموو دنیاە بە شێوازێکی مەدەنی دوور لە توندوتیژی بۆ تعبیرکردن لە داواکاریەکانی خۆیان مافێکی ڕەوا و سەرەتایی هەر یەکێک لە هاونیشتیمانیان. کاک سالا ئەمەوێ ڕئیەوە بزانم لەسەر خۆپیشاندانەکان ینی پێتان وایە خۆپیشاندان زەخت لەسەر چونکە هەندێک جارە وتری حکوومەت بێباکە لە ئاست ناڕزایی شەقام و لە ئاست ئەو دەنگە ناڕزایی و ئەو دەنگانەی کە بەرزە بێتەوە. پێت وایە لە ئێستاە خۆپیشاندان ئەگەر بکرێت ئەبێت چۆن بێت بۆی ئەنجامی هەبێت؟ لە ڕاستیان من وایە بینم ئێستا شتێک نییە بە ناوی حکوومەت ینی حکوومەت کۆیلەی دەستی حزبەکانی بەشداربووی حکوومەتە و جەنابەت باسی وێنە گەورەکەکەی من ئەمەوێت لە مەنزوری وێنە گەورەکەەوە بڕۆمە سەر دۆخی ئێستا باش کە ئەم مۆدێلە لە حزبایەتی بە تەواوەتی بەسەر چووە و ئەمە ڕنگدانەوەی بەسەر بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەوە هەیە و بە دەلیلی ئەوەش بۆ نمونە یەکێتی و پارتی 25 ساڵی حکومڕانی هاوبەش و شەریکن و وەتانەکەن لەسەر ئەوانە. بەڵام فەرمولایەنەکانی تری دوێنێکە ئۆپۆسیۆن بوون بە پشتیوانی خەڵک هاتنە ناو پرۆسەکە بەشداری حکوومەت و پەرلەمانتان کرد بۆ لەسەر ئەساسی بەرنامەتان کرد لەسەر ئەساسی پۆست ئەمان هاتنە ناو حکوومەت بۆیە کێشەکەش لەسەر پۆست کۆتایی هات ئەگەر لەسەر ئەساسی سیستم بزەبت ئەوەی کاکەمان ئێڵێ ڕاستی ببوورە بڵێ لە پێناو خەڵکانە بوو نەخێر لە پێناوی خەڵک ڕاستە هەموو حزبەکان شتێک شەرعەتی خەڵکیان لەگەڵە بەڵام لەسەر بنە هەر لایەک خێرای بوو بچێتە ناو ئەو حکوومەتە ئەو ڕئیس حکوومەتە و ئەو وەزیرانەی کە لە بەردەرکی سەرا متمانەیان لێسەنەوە لە ناو خۆپیشاندانە جارێکی تر لە خولی دواتر لە ناو پەرلەمانە دەنگیاندایەوە لەبەر ئەوە ئێمە لە ڕاستیە زۆر بە کێشەکەەکانی کۆکەوە سوپاس دەکەم کاکسان من بە کورتی قساکەم میوادارم کاتیشم سوپاس دەکەم کێشەکە سیستەمە لە ڕاستیە دەبوو ئەم لایەنانە فشاریان بکوستایەتە سەر پارتی بە دەرەجە یەک ئینجایەکێتی لەسەر بنەمای سیستەم بەهاتنایەتە ناو ئەم حکوومەت هەڵی یەکەم بوو ئەمە هەڵە یەکەمە دووش ئەگەر پارتی لە پارێزگای سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجە لە شوێنەکانی تر حاکم نییە فەرمو خۆلایەنەکانی تر حاکم من با بتوانن گوزەرانی خەڵک چاک بکەن کەواتە بەجددی ئێمە خەیرانی داراییمان هەیە خەیرانی دارایی خەیرانێکی مستەنع نیە بەڵام سیاسەتێکی خراپی ئەم حکوومەتە فاشل و شکست خواردووە ینی دۆخی خەڵکی قورستر کردووە نیگەران کردو سەبارەت بە خۆپیشاندانەکان من و کۆندامێکی پەرلەمانی کوردستان ئەسڵ ئەوەی خەڵک خۆپیشاندان بکات پێشیانەوە من خۆم لەگەڵ خۆپیشاندانم باش پشتیوانی خۆپیشاندانەکەم و داواش لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەم ڕێبەرایەتی خۆپیشاندانەکان بکەن بۆ ئەوەی بە ئاخارێکی تر نەڕوا و خەڵک نەیخۆزێتەوە بۆ مەرامی ئایدۆلۆژی و حزبی ئەسڵ ئەوەیە لە کوردستاندا خۆپیشاندان هەبێ ناڕزایەتی هەبێ مانگرتن هەبێ ئاعتیسام هەبێ هەر حزبێکی سیاسی لە خۆپیشاندان بترسێ بێگومان بەڵێ من ئەخیر جملەم ئەوەیە خۆپیشاندان ئەسڵ ئەوەیە هەبێ و هیچ لایەنێکی سیاسی نابێ بترسێ لە خۆپیشاندانیش و پێشم وایە هیچ حزبێکی سیاسی ناتوانێت ئەمڕۆ ئەو شەقامە داگیر بکە ئەم شەقامەی ئەمڕۆ ئەو شەقامە نییە بەر لە 34 ساڵ سپاس دەکەم کاکەمال من هەمان پرسیارم لە هەر هەمووتان نەکرد بۆ لارێکێکتان پرسیارێ بکەم کۆتا پرسیاری من لە جەنابتان ئەم شەو ئەوەیە
باس لەسەر بەخۆیەکێ باز لە دەوڵەتی کوردیەکەی ئەو تێتەوە شەڕی یاخود جەنگی مووسڵ و کۆناغی پۆست داعش مەترسی زیاتر هەیە بۆ هەرێمی کوردستان تەسەوەری دەشەڕەکرێ لە ناوچەکەیە لە ئێستاە باسکردن لەسەر بەخۆیی ئەبێ چی بکرێ اینجا باسی لێ بکرێت سپاس دەکەم دوای پێش ڕێخستنەوەی نێوماڵی کورد پێشەوەی کە پیاچونەوە بەم حیزبانە پێشەوەی کە پەرلەمان ئاکتیڤکرێتوانێت قسەکردن لەسەر سەربەخۆی کوردستان و دروستکردنی دەوڵەت بەڕاستی کاتێکی سوتاوە بۆ خەڵەتانی جەماوەرە بۆیە من پێم وابێ ئەوە هیچ ئەجێدای خۆت لەسەر خۆپیشاندان ئەجەندایکی نیە لەسەر خۆپیشاندان من ئەو پێشنیاری کاکسەرار بە هەند وەرەگرم داواکارم پەرلەمانتارەکان NGOکان خەڵکانی شارەزا و ناسرا ئەوانەی خەڵکانی ئەکادیمین بۆی پێشەوەی مزارەکە بن بۆی مزارەکان زۆر سپاس دەکەم سپاس بۆ زمناکۆ جەلال ئەندامی ژواتی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان کەمال ڕەوف نووسەر و چاودێری سیاسی سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان کاک عوسمان کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کاک بڵند کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان سوپاس کە کاتان بە بینەرانی کوردستان 24 بەخشی بینەرانی ئەزیزم ڕێزی یادگار فایق و تەواوی ئەو ستافە جوانە قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت.